خۆرنشینی هەولێردا وریشەی ڕەنگەکانی هونەرمەندێک دەبینین کە سحری نەمری تێدایە و پەرچەمی جوانی بۆ مێژووی کورد هەڵدەدات. ئەویش هونەرمەندی شێوەکار قەرەنی جەمیلە. هونەرمەندی شێوەکاری کورد قەرەنی جەمیل لە ساڵی 1954 لە هەولێر لەدایک بووە. لە ساڵی 1976 بۆ ساڵی 1977 پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا تەواو دەکات و ساڵی 1977 تا ساڵی 1978 دەبێتە مامۆستای قوتابخانەی سەرەتایی لە گوندی ڕووستەیە. قەرەنی جەمیل لە ساڵی 1979 کوردستان بەجێدەهێڵێت و دەچێتە ئیتالیا و درێژە بەکاری هونەری شێوەکاری خۆی دەدات. لە ساڵی 1984 لە ئیتالیاوە بەرەو ئیسپانیا ڕۆیشتووە تا ساڵی 2003 هەر لەوێ کاری هونەری کردووە. ئەم هونەرمەندە گەورەیە لە ساڵی 2003 گەڕاوەتەوە کوردستان و بووە بە سەرنووسەری گۆڤاری شێوەکاری و لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر لە بەشی شێوەکاری بۆتە مامۆستا. ڕاستەکەی من لە 77 پێشنگایش کردەوە لە مەکتەبی ئەیوبیە ئەمە نەمدەناسیدم. بەس معرەزەکەم دیت، پێشنگاکەم دیت. ئەو دەما من زیاتر مش لە بواری نواندریشم دەکرد. زۆربەی شانۆگەریەکانی ئەو ساڵانەی 76 تا 79 تا و فترەی چوومە دەرێ بەشدار بووم. بەس قەرەنیم لە نزیکەوە نەدەناسی، بەس وەک هونەرمەندێکی کورد و خەڵکی لێرە دەناسی. لەو فترەی کە قەرەن چووتە ئیتالیای ئەمن پاشوێم لە بەرەوەی 6 تاوەکە ئیکمال بووم، مانگی 11 ئەم چوومە ئیتالیای. زیاترم لە ئیتالیا لە فلۆرەنسای گەشتنە فلۆرەنسای لەوێ یەکدیمان ناسی. دوایی قەرەنی چووە فترەك چووە گوندی، هەر گوندێک لە دەری فلۆرەنسای بوو، لەوێ دەژیا ماتۆڕێکی گوسکۆکەی ڤێسپای هەبوو هاتووی پێ دەکرد. قەرەنی لە منداڵی کە لە قوتابخانە بوو بەهرەدار بوو لە ڕسمکردنی شت، یعنی کە نەما وەکو فۆتۆگراف. ئەوە سەرنجی ئەوەکانی ڕاکێشا مامۆستایەکانی ڕاکێشا و لەوێوە هەستم بخۆشی بەهرامیش هەر ڕەسام بوو، یعنی وەک بڵێ خێزانەکە بە خۆڕسکەوە مەیلی ڕسمیان هەبووە، یعنی ڕسم یعنی مەبەستم دەتوانن ڕسمی کەسێک بکەن. مامۆستا قەرەنی بۆ من دەرگایەکی زۆر گەورە بوو بۆ دنیایەکی زۆر فراوان کە ئێمە لە ڕێگای ئەوە بەر ئەو دنیاە کەوتین بە شێوەیەکی زۆر باش، بە شێوەیەکیش کە هەرزوو درکمان بۆ کردکەوە. هونەری شێوەکاری هونەرێکی زۆر قورسە، پێویستی بە خۆپەروەردەکردنێکی زۆر زۆر باشەیە. ئیدی ئەو بە شێوەیەکی گشتی بۆ ئێمە هەر مامۆستای هونەر نەبوو، مامۆستای ژیانکردنیش بوو لەگەڵ ئەوەیە. مامۆستا و شێوەکار قەرەن جەمیل یەکێکە لەو هونەرمەندە مەزرانەی بەڕاستی کە دەبێ ئێمە شانازی پێوە بکەین. لەبەرچی ئێمە دەبێ شانازی بۆ کەڵە هونەرمەندەوە بکەین، لەبەر ئەوەی کە دەتوانین بڵین بەردەبازی نێوان دوو قۆناغی زۆر جیاوازی هونەری شێوەکاری لە باشووری کوردستان. هەم قۆناغێک کە قۆناغێکی زۆر دەتوانین بڵین نا ئەکادیمی یان ڕەمەچی کە هونەرمەندانی شێوەکاری پێشووترمان ببێ ئەوەی لە خوێندنی ئەکادیمی فێر ببێن یان ڕەوتە تازەکانی هونەری شێوەکاری دنیا بزانن و ئەو نەوەی دیکە کە لە دوای مامۆستا قەرەنی پێیان دەکوترێنەوەی پۆزمۆدێرن یان ئەوەی کە لە هونەری مۆدێرن کار دەکەن، ئەوانە مامۆستا قەرەنی پێچی بەستانەوە. لەبەر ئەوەی مامۆستا قەرەنی ئەزمونێکی زۆری هەبوو لە ئەوروپا کە هاتەوە ئەزمموی خۆی دووبارە لێرە پیشاندایەوە. بۆیە دەتوانین بڵێن بەردەبازە لە نێوان دوو قۆناغی جیاواز لە هونەری شێوەکاری کوردی. مامۆستا قەرەنی لە لایەنی تیۆریەوە کەسێکی زۆر بەتوانا بوو، چونکە پەیمانگەی تەواو کرد و پاشانیش لە دەرەوە
ئەزمونێکی زۆری هەبوو زۆریش گرنگی پێدا خوێنەرێکی سەرسەختیش بوو لە کاتی خۆی لە بابەتە تیۆریەکان لە کاتی دەرکردنی گۆڤاری شێوەکاری کە بەیەکەوە لە ئەمن لە بەشی وەرجێڕان یارمەتیمدا کە لە ئەڵمانی لۆم دەکرد زۆر دقیق بوو لە هەموو ئەو بابەتانەی کە لە زمانی ئەڵمانی یان لە ئەو بابەتانەی کە پەیوەندی بە مێژووی هوەری جیهانیەوە هەیە هەر پرسیارەکەم لێ کرد بە بەبێ بە دوواداچوون یەکسەر وەڵامی داوە هەموو هونەرمەندەکان هەموو قۆناغە هونەریەکانی دەناسی لە ساڵانی 2002 بۆ 2003 ئێمە کە قۆناغی یەکی پەیمانگای هونەرە جوانەکان بووین لە هەولێر ئەو کات دەکرا هەر کەسێک بێت ئێمە دروست بکات طبعاً وەکو قوتابی لە هونەر شانسی ئەومان هەبوو کە قەرەنی گەڕایەوە لە ئەوروپا ئیتر ئەو ئێمە دروست کرد دواتر ئێمە ساڵانێک لەگەڵی بوون جگە لە هونەرەکە زۆر شتی تریش لەگەڵیا فێری بووین یعنی هەندێک ئەخلاقیات هەبوو لەو ئینسانەدا ئێمە تا ئێستاش ینی لە ئێمەشدا دروست بووە. تەماشای فۆتۆکانی مەحەدی بکەی کوڕێکی زۆر چست و زۆر زیندیە کەرپێتەوە ئەوراکانی وەختی تەختیتی ڕسمەکان دیارە کوڕێک لە تەمەنی خۆی لە 21 ساڵی 21 لە هەفتایەکان وابزانام دەکا هەفتاوێکە ئەو چیتە مەحەدی زۆر زیندی بوو ئەن ئەو 5 ساڵی قەرەنی لە بۆ من تحفەی شاکاری ئیشی قەرەنی 77 و 78 فەیسەڵ عەیبی کە لە ئەوروپا بووە زۆر بایەخی بە هونەرمەندانی کورد داوە وتارێکی نووسیوە لە گۆڤاری الثقافة الجديدة باسی کۆمەڵێک کەس دەکاتن یەک لەوانە قەرەنی باسی قەرەنی دەکاتن دەرێ ڕسمی ئەللا شکل دەکات یعنی ناشێوە دوای باسیشی دەکاتن دەڵێ بەرەدارە و خەتەرە خەتەر یعنی مەسەلەن کو دەڵێ یعنی زۆر بەتوانایەکەی زۆر ئەوەیە یان هەندە کەسەیە دەرە ڕەهیب مەبەستی ڕاب نییە مەبەستی زۆر بەتوانایە معناوە قەرەنی زەمیل کە هاتەوێن دەرێ زۆر بەتوانا بوو. پەروەردەکارێکی زۆر باش بوو زۆر باش دەیتوانی ئەوەی کە پێیەتی لە ڕێگای گفتوگۆیەکی کورتەوە زۆرجار بیگەیەنێت ئەوە لەلایەک لەلایەکی دیکەوە ئەو کەسێک بوو لەگەڵ هەموو کەسەکە تەعاملی دەکرد بە جۆرەی سیاق و کارکتەری کەسەکە یعنی ئەمە وای کردبوو کە ئەو کەسێک بێت هەموو کەسێک خۆشی بێ بەڕاستی. قۆناغەکانی هونەری مامۆستا قەرەنی جەمیل زۆر جیاوازەوە زۆر ئالۆزەوە زۆر کورت خایانیشە دەتوانین بڵێن مامۆستا قەرەنی جەمیل کاتی خۆی کە لە هەولێر بووە لە ساڵانی هەفتایەکان پیشانگای کردوێتەوە جۆرێک لە دەربڕین خوازی لە کارەکانیدا هەبووە دواتر کە چۆتە پەیمانگای هونەرە جوانەکان لە بەغدا کە بنەماکانی ئەکادیمی بوون فێر بووە جۆرێک لە گوڕوتینی ئەکادیمی کەوتۆتە ناو کارەکانی مامۆستا قەرەنی جەمیل وە دواتر کە ئەوروپای بینیوە و سۆڤێتی بینیوە و ئیسپانیا و ئیتالیا ئەوانە بینیوە بیرکردنەوە یای مامۆستا قەرەنی جەمیل گۆڕاوە بۆ هونەری مۆدرن هەموو ئەو تەکنیکانەی کە مامۆستا قەرەنی جەمیل بەکاری هێناوە ناچنە ناو خانەی ڕێبازێکی هونەری تایبەتی دەتوانین بڵێ مامۆستا قەرەنی جەمیل بۆ خۆی جۆرێکە لە ڕێبازی هونەری چونکە سەر بە هیچ قوتابخانەیەک نەبووە بەڵام بە گشتی هەموو کارەکانی دەربڕین خوازانەیەوە تعبیر دەکات لە هەندێک خەم و ئازاری ئینسان.
هەموو ئەوانەی کە لەگەڵی بوون زیاتر ئەمن بوو مەسەلەن زۆربەی ئەو تابلۆیانەی لێرە دراوە پێشتر کە دروست کراوە لەگەڵی خامەکانم لێداوە لە دارەکان و مەسەلەن پێمی گوتووە ئەو شتم بۆ بێنە بۆ ئەوەی بەکاری بێنە لە ناو لەوحەکە بۆ بارزکردن یا بۆ بەدیارخستنی بابەتێک کە ئەو بۆ خۆی مەقسەدی بوو. یەکێک بوو لەوانە کە زۆر بڕوای بە هارمۆنی هەبوو، زۆر بڕوای بە شارستانیەتی ئینسان هەبوو، یعنی ئینسان دەبی مەدەنی بی، خاستەن لە ڕووی ئەتاکێتەوە زۆر کەیفی بەو کەسانە داهات کە لە ڕووی گفتوگۆوە، یعنی لە کە تو ئەوت ناسی وەکو هونەرمەندێکی 70 ساڵات بە تایبەتی لەو دواییانە دەبی بزانی ئاستی ڕۆشنبیری چییە. ئەمە لە ڕێی قرەنیەوە بەر دنیای دەرەوە دەکەوتین، چۆن زۆر هونەرمەند هەبوو ئێستاش هونەرمەند هەیە نایناسێت، یعنی ئەوانە ناناسن. ئێمە ئەو کات لە ڕێی ئەوە بەر ئەزمموونیەوە هونەرمەندانە کەوتین، دەچین بۆ نمونە لە سنتەرەکان سێرچمان بۆی دەکرد، یاخود لە ڕێی کوڕاسەکانەوە معجیب دەبووین. طبعاً ئەو کات زۆر شت بەردەست نەبوو کە ئەو معجیب بوونە بەو هونەرمەندانە یاخود ئەو ئەزمموی ئەوان دەیکەن ئێمەش دەچوین تەقلیدمان دەکردەوە لە چ زاویەکەوە ئیشی هونەری ینی چاوی هونەریت چۆن بەکاردێنیت، هەموو ئەوانە وای کرد وردە وردە ئیتر ئێمە دروست بین تەجروبەی زۆر شتی جیاواز بکەین. ئەو ئوسلوبە تەعبیرەی کە قەرەنیش پێ دەکرد مستەوایەکی عالەمی بوو. لە بۆ من ئیشی قەرەنی ئەو فترە تەعبیرەی ئوسلوبێکی کوردەواری دابووە، تاسیراتی ڕوستی لەسەر بوو، فیگەرەکان کوردی بوون، ژنەکە کوردی بوو، پیاوەکە کوردی بوو. ئێستا لە ئاخری قەرەنی لە 2010 و 2019 باسی خەون و خەیاڵەوە شانە خەوی خەونەکان و بەڕێی من خەوی خەونەکان لە 76 و 7 و 8 بەخۆی کوپاڵی دایتەوە بینی ئەو گایە هاتە پێش بەخوای لە گایەکەی بیکاسۆی جوانتر بوو. خەمباریەک هەبوو لە ژیانی قەرەنی زەمینی. ئەو خەمباریەوەی لێکردێ مەسەلەن جار بەجار مەسەلەن ئەوە دەکاتن و ڕەنگە مەسەلەن ئەو مردی و ئەو شتانە و ڕەنگە کاریگەری شەهید باران جەمیل زۆر کاریگەری لەسەرا بووە. فەوە تەقریبەن تەماشا دەکەی، یعنی وەکو بڵێ شتێک لە دوورەوە دەبینیتن یان شتێک لە ژێر خاکەوە. ئەوانە هەبوو ڕەنگەکەیشی تەقریبەن ڕەنگەکی با بڵێن خۆڵاوی، ڕەنگەکی متمەیزە تۆزاوی، یان ڕەنگەکی قاوەیەکی تۆخ نییە، ئەوەکانی ڕەنگەکانی تۆخی بەکار نەهێنایە. مامۆستا قەرەنی هەمیشە دەیوت کە پرۆسەی پەروەردەکردنی هونەرمەند بۆ خودی خۆی شتێکە نابێ هیچ کات ڕابوەستێ، نەک ئەوەی کە تۆ لە شوێنێکە دەڵێ ئیدی ئەمە من ئەمەم دۆزیەوە و خلاص نەخێر، بەردەوام تۆ لەگەڵ ئەوەی کە ئیش دەکەی لەگەڵ ئەوەشە تۆ خۆت پەروەرداکەی. کەواتە من دەتوانم بڵێم لایەنی تەکنیکی کە بەردەوام وەکو شتێک زۆر ڕێگایەکی زۆر زەحمەتە. مامۆستا قەرەنی لە بواری پۆرترێتی شاعیران و نووسەران و ئەدیبان دەستێکی باڵای هەبوو بەڕاستی. دەتوانین بڵێن لە دوای بەدیع بابەجان کە هونەرمەندێکی کوردە و پێش ئەو
زۆربەی سکێتی ئەو هونەرمەند و شاعیرانەی کێشاوە کە لە مەجای ئەدەب و هونەری کوردستاندا هەن. مامۆستا قەرەنی جەمیلیش لە پانتایی گۆڤاری ڕامان بەڕاستی هەموو ژمارەکانی وێنە یان پۆرترێتی ئەو کەسایەتیە ئەدیب و شاعیرانی کوردی کێشاوە بە شێوەیەکی ئەکادمی زۆر جوان کەەوە هەر بۆ خۆی سەرمایەکی گەورەیە کە دەتوانین ئێمە شانازی پێوە بکەین. ئەو دوایانەی کە نەخۆش کەوت ئەو 6 مانگەی دوایی دەتوانم بڵێم هەر ڕۆژێک 24 کاتژمێرە ئەمن 20 کاتژمێر لەگەڵی بوویمە. زۆر شتمان باس کردیە. یەک لەوانە ئەوە بوو کە وتیە ئەمن هێشتان ئیشم مابوو ئەو نەخۆشیە منی بێتاقەت کردیە، بەڵام هەرچی بوو ئەتوو بە تایبەت زۆر ئاگاداری لی لەبە ئەو جەمامۆشن. مامۆستا قەرەنی جەمیل یەکێک بوو لە وەکو باسم کرد سەروەتەکی گەورەی نیشتیمانی و سەروەتەکی گەورەی مرۆیی بوو و ئەگەر بما بە دەیتوانی دنیایەک بەرهەمیتر پێشکەش بە نەتەوەکەی خۆی و بە هونەرمەندان و بە جیهانیش بکە دەتوانین برێن لە خەریتەی هونەری جیهانی قەرەنی جەمیل بەشداری کردیا و جێپەنجەی دیارە ئەگەر سەیری بکەیت لە هەفتایەکانەوە تا ئێستا بە یەک زنجیر دەتوانێتی ئیش بکە کەسێک نییە لە خۆیەوە هاتبی و دەستی بە بابەتە کردبی. ئەو زۆر گەورە بوو بەڵام ناتوانم بڵێم لە ڕستەیە کاتوانم جێگەی بکەمەیانە، بەڵام بۆچی یعنی تەنها ئەو لای ئێمە مایەوە، یعنی ئێمە مامۆستای زۆرمان هەبوو بەرکەسی زۆر دەکەوتین، بۆچی یعنی بەس ئەو لای ئێمە مایەوە، ینی ئەو پرسیارە بۆ خۆی بۆچی کەسی تر دروست نەبوو لە ناو ژیانی ئێمەدا. ئەوە هەر ئێمەش یانی ئێمە گرروپێک لە جیلی خۆمان بووین. خۆ ئێستاش ئەوانەی کە وازیان دەکرێت بڵێن وازیان لە ئیشی هونەری هێناوە و بەلای ژیانێکی ترا ڕۆیشتون، یعنی قەرەنی بۆ ئەوان هێشتا هەر زۆر گەورە بوو، ینی نۆستالیژیان هەبوو بە جۆرێک، بەڵام لەگەڵ ئەوانی ترانەیان بوو. زۆر ناڕەحەتین ئەمڕۆ لە یەکێک لە ڕۆژە هەرە تاریکەکانمان بەڕێ کرد بەڕاستی و یەکێک لە ئەستێرە هەرە درەوشاوەکانی بواری شێوەکاریمان لە دەستدا کە مامۆستا قەرەنی جەمیلە. مامۆستا قەرەنی بۆ ئەبەد لە ڕوئیا و دەروون و ژیانی هەمومانە دەمێنێتەوە، ینی ئەو بەدەگمەن کەسێک هەیە بەو ڕادەیە ئەو هەموو کاریگەری هەبوو بێت بۆ ئەوەی کەوا بە زیندوێتی بمێنێتەوە. مامۆستا قەرەنی زۆر پڕ بوو لەو ڕۆوە. ئەگەر ئێمە بمانەوێ
مێژووی هوەری شێوەکاری لە کوردستان بنووسینەوە بە بێ ڕەچاوکردنی کارە هوەریە جوانەکانی مامۆستا قەرین جەمیل بەڕاستی ئەو مێژوو ئێمە مێژوێکی تۆکمەنیە مێژوێکی تەواو نییە چونکە مامۆستا قەرین جەمیل یەکێکە لە ئایکۆنە هەرە دیارەکان و یەکێکە لە ئەستێرە هەرە درەوشاوەکانی کە لە مێژووی هوەری شێوەکاری باشووری کوردستان دەبێت بە درەوشاوەیی باز بکرێت دەبێت بە تۆخی باز بکرێت.